بەڵە چاوان لە درێژدان بە گفتوگۆکانمان تۆرەکانمان بەردەوام دەبین دیارە ئەم ساڵ وشکە ساڵی کێشەوگیری گورفتی زۆری لێکەوتەوە هەمان کاتیش گۆڕانی کەشوهەوا هۆکارێکی ینی با بڵین پاڵنەرێکی باش بوو هۆشکە ساڵی کە ئەم ساڵ لە زۆرینەی لە ناوچەکان کەم بارانی وای کردووە کە کێشەوگیر و گرفت بۆ کەمی ئاوی ماڵان هەروەها بۆ کوشت و کاڵ دروست بکالامان کاتیشا زۆرێک لە جوتیاران بەهۆی وشکە ساڵیەوە ناوچە کوشت و کاڵەکانی خۆیان جێهێشتووە هۆکاری ئەمەش با بڵین نەبوونی بەنداوە لە هەندێک لە ناوچە کوشت و کاڵەکان کە ئەم گرفتەی زیاتر لای جوتیاران تۆخ کردوێتەوە. بەڵێ میرەبان هەڵبەتە لە ئێستادا گۆڕانی کەشوهەوا بەداخەوە دیاردێکە لە سەرانسەری جیهاندا دیاردێکی زۆر باوە و لەگەڵ ئەوەشدا کاریگەری نارێنی لەسەر بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان دروست کردە بەداخەوە کوردستانیش لەو گۆڕانکاریانە بەدەر نەبوونە لەو زیانانە بێبەش نەبووە. ئێمە وشکە ساڵەکەیمان بکەوتۆ لە بەشتێک لە ناوچەکان لافا و گڕکان و ئەم شتان زۆر بوون بەڵام ئێمە وشکە ساڵەکەی و کەم ئاوەکەی بەرهەرمی کوردستان بەڵێ چاوان دیارە ئەم وشکە ساڵیش نەبوونی گرفتی ئاو قەزای سۆرانیشی گرتووەتەوانێ لە سۆران گرفتی ئاو ئەم ساڵ زۆر بۆ بەدایان هاوڵاتی هەروەها بیرەکانیان وش کردووە هەم بیری هاوڵاتیان هەم حکومت هاوکات با بڵین ئەم وشکە ساڵیش وای کردووە کە ئاوی خواردنەوە کێشە و گیر و گرفت بێ بۆ زۆرێک لە هاوڵاتیانی سۆران تایبەت بەم بابەتە ئێمە میوانمان لە سۆران ئامادەیە کە ڕاستەوخۆ دەچینە لای تەحسین حسێن عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ئاوی سۆران لەگەڵماندایە کاک تەحسین سڵاوت لێ بێ و ئەم کاتت باش بێ کێشە و گیر و گرفتی یاخود کەمی ئاوی خواردنەوە لە سۆران چییە هاوڵاتیان لە ئێستادا لەسەر کەمی ئاو کێشە و گیر و گرفتیان هەیە کێشە و گیر و گرفتەکان چین؟ بەڵێ سپاس بۆ ئەو چاپێکەتەنە حقیقەت کێشەی کەمی ئاو لە قەزای سووران لەم ساڵە زۆر بەدی کرد نەتەنێ لە قەزای سووران بەڵکە لە هەموو هەرێمی کوردستان هەبوو بەهۆی هەبوونی وشکە ساڵی کە وشکە ساڵ و بەروی هەموو کوردستانی گرت بوو لە سوورانژی ئاساوارەکەی دەرکەوت لە وشکبوونی چەند بیرێک و سەرچاوەکانی ئاو بە تایبەت ئەو گوندانێک و پشتیان بە هەندێک کانیا و بەزبووک و کانیاوەکانیان لە وەرزی گەرمە وشک بوون تأثیراتێکی زۆر هەبوو لەسەرمە بەس ئەلحەمدولیلا بە پلانێکی زۆر باشکە لە پارێزگای هەولێردانە و بۆردێکی تایبەت و لژنێکی تایبەت دانرا توانیمان ئەو ماوەی تێپەرین و کۆنتترۆلی کێشەکان بکەین. بەڵێ لە ئێستادا باز لەو دەکرد کە لە سۆراندا کەم ئاوێکی زۆر هەیە هەڵبەتە من بۆی ئەو وشکە ساڵێوێکە لە پێشتردا لەگەڵ میرەبان ئاماژەمان پێکە کە بەشێکی زۆر لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ڕێژەی کەم ئاوەکە لە سۆراندا تا چ ئاستێکە هەروەها ئەو هەوڵانە چین کە بۆ کەمکردنەوەی ئەو زیانان یاخود ئەو بێئاوی کە لە ئێستادا لە سۆراندا هەیە چارەسەر بکرێت. بەڵێ حقیقەت کێشەی کەم ئاوی لە سووران نەبوونی پرۆژەی باش بووە چون ئەمە کوتا پرۆژەک و لە قەزای سووران کرا بوو لە ساڵی 2009 کرا کەچی پاش ساڵی 2000 بەهۆی قەیرانی داری و نەبوونی بودجێک پێویست نەماتوانی پرۆژەی بەرهەمهێنانی ئاو بکەن ئەمە لە ڕووی شەبکات تقریبا وازمان باشە ینی گرفتمان زۆر نییە بەڵام لە ڕووی ئینتاجی ئەو کێشەمانە بوو ئەمە لە ماوەی 48 کاتژمر پێمان دەکرا 1 ساعت تا 1 ساعت و چارێک هەندێک 1 ساعت و نیم ئاو بە هاوڵاتیان داوای بکەین کەەوە گرفتێک بوو بەردەمە پێشتر پێش ئەو وشکە ساڵێژی لەگەڵ هەبوونی وشکە ساڵیژی کێشەکە زیاتر هات ئەوە بووکۆ گرفتمان بوو دروست بوو لە ماوزوعی دابشکردنی ئەو پێدانی ئاوی باش بوو هاوڵاتیان. بەڵێ کاک تەحسین دیارە وەک لە قسەکان تا ئاماژت پێدا هۆکاری ئەم کەم ئاویە ئەم ساڵ زیاتر بۆ وشکە ساڵی و کەم بارانی دەگەڕێتەوە لە هەمان کاتا با بڵێن لە سنووری ئیدارەی سۆران تا چەندە بەنداو هەیە بۆ گردانەوەی ئاو لە بروی لە بارودۆخێکی ئاوادا بتوانن سوودی لێ ببین و هاوڵاتیانیش ئەم کێشە و گیر و گرفتانیان بۆ دروست نەبێت. هەروەک دەزانن سووران سەرچاوی ئاوی زۆر باشی هەیە ئەمە تقریبا کەفتینە بینی سێ ڕۆبات بەڵام تاکو ئێستا هیچ بەنداوێک لە سنووریمە دروست نەکردن بەڵام ئەخیر کۆبوونەوەیک و ئەمە لە گەل پارێزگای هەولێر و پێش ئەوەی و ئیدارەی سەربەخۆی سووران ڕابگەیەندرێتن بڕیار درا بە دروستکردنی چەند بەنداوێک کە ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە و چاوەڕێینە ئینشاڵڵا لەو ماوەیە احتیمال 1 یا 2 بەنداو لە سنووریمەش بکردیتن بەس نازانین ماوەکەی کەنگێ و کولفەکە چەندە بەس حکوومەت بەجددی هاتیە سەرخەت ینی پاش ئەو وشکە ساڵیەوە ئەو دراساتانێک و لەو کابینێ حکوومەت کرا دیار بوو کە گرنگیەکی زۆر دێ بە کارتی ئاو دەی بدەریتن
بۆیە ئێستا پلانی زۆر باش هەیە بۆ جێبەجێکردن و چارەسەری چەندین کێشە. ئەمن با نمونەیەکم بۆ تا بینم. ئەمە لەو بردی پارێزگای هەولێر، یعنی هەر لە بیدایەتی هەبوونی وشکە ساڵی پارێکی هات بەردەست محافظەی بۆ ئەوکو حەلی سەریع بکەین. مەسەڵەن چەند بیرێکمان لێدا، چەند پرۆژەیەکی ئامان دروست کرد، چەند کانیاوێکمان نۆژان کردەوە و حتا چەند مەسەڵەن سێت پامپ یان مزەخە یان حتا دابینکردنی سوتەمەنی بۆ محەتات بۆ ئەوکو بتوانین ئاو زیاتر بۆ دابین بکەین. و یەک لە بابەتەکان کو زۆر حکوومەت گرنگی پێدا، مەسەڵەن مە هەندێک سنوور هەبوو هیچ سەرچاوی ئاوی دیتری نەبوو، مەسەڵەن کانیاوەکە هوشک بوو، سەرچاوێکی دیترمان نەبوو، حتا بیرجی لێ دەرنەچوو. مەجبوور هاتین لە ڕێگای تانکر و بە پرۆسەی تانکردن ئاویان بۆ دابین کە بە دەستخۆشی لە حکوومەت ئەم کابینەیە بودجەیەکیان تارخان کرد بۆ ئەوکو تاکو کێرفتی وشکە ساڵی چارەسەر بکەین بۆ ئەوکو هاوڵاتیان لە بوارد و خەبینە دەرە ئاوەکە بوو تانکر بۆیان دابین کرا. بە دقیقی کێشەکان چین باز لەو دەکرێت کە لە سۆراندا حکوومەت بۆ بەشێک لە ئاوی ماڵان پێوەری زیرەکی نەبەستووە، ئەمەش هۆکارە بۆ بە فیرۆچوونی بڕێکی زۆر لە ئاو لەگەڵ ئەوەشدا بەشکی زۆر لە ماڵان بێ ئاو بن. هۆکاری سەرەکی کێشەکان لە سۆراندا بەتایبەتی بۆ کەم ئاوی بۆچی دەگەڕێتەوە؟ بخۆ ئەو بەستنی پێوار یەک لە بابەتەکانێک و زۆر گرنگە حکوومەت احتیمام پێدا. ئەمە یەک لە گرفتەکانەمە لە کۆنتترۆلی ئاوە، لە بەکارهێنانی ئاوە. هاوڵاتیان تا حدێک زۆر یارمەتیدەری حکوومەت نین لە بەکارهێنانی ئاو بە فێرۆنەدانی ئاو. لەبەندێ لەم کابینەیە و کابینەی پێشترژی پرۆژەیەکە و بەناوی بەستنی پێوەری ئاو بوو مەبەستی کۆنتترۆلکردنی ئاو و دروستکردنی تەوازونێک و عەدالەتێک لە دابەشکردنی ئاو. لە سووران ئێستا ئەم پرۆسە گەشتە 70% خەڵکی قازای سووران پێوەری ئاویان بەستیە و سوودمەندن لەو پێوەرە و پارەیان بە شیوەی پێوەردە، یعنی بەتر سێجا و پێشان بە سیستمی فلاتریت بووکو بە پێی ڕووبەری خانووەکە بووکو بە پێی واقع نەبوو، ینی مەسەڵەن عەدالەتێکی ئاواتێنە. بەس ئەلحەمدولیلا ئێستا ئەو کێشەیە نەمایە. گرنگی بەستنی ئەو پێوەرە لە چدا بوو؟ ئەمە بەرهەمێمان ئەگەر بەراوردکەن لەگەڵ ڕێژەی دانیشتوان، ئەنی ئەگەر تەتابوقکەن بە پێی ئستاندارد جیهانی بەشمان دکەتن لە هەموو سنوورێک، حتا لە سلەیمانی، لە هەولێر، لە دۆک، حتا لە سوورانژی، لە چەند شوێنێک نەبیتن. بەڵام مشکلەمان بە فێرودانە. ئەوە بەچی کۆنتترۆل دەبیتن؟ بە بەستنی پێوەر و وەرگرتنی پارە بە پێی بەکارهێنانی هاوڵەتی کە ئەمەژی ئەلحەمدولیلا لە قۆناغێکی زۆر باشترە. دەنگ قەتە بوو. دەنگ نەما لەگەڵ ئستودیۆ. بارە دەکەمەوە لە ئێستادا لە سۆران لە بەشێک لە ماڵەکاندا دەوترێت کە پێوەری ئاو هەیە. ئەو پێوەرە گونجاوە، ئەو پێوەرە زیرەکەی کە بۆ بەشێک لە ئاوی ماڵان دانراوە، ئەو پێوەرەش ڕەزامەندی هاوڵاتیانە یاخود لەو دەکرێت کە خەلەل لە بەشێک لە پێوەرەکاندا هەیە و بڕێکی زۆر لە پارە دەخوێنێتەوە. ئەمن با کتێبیدەم پێوەری زیرەک نییە، ئەنی ئەو کەلیمەیە دروست نینە، ئەمە پێوەری میکانیکیە بەسی نە پێوەری زیرەک، پێوەری میکانیکیە. وەکو خەلال ئەمن بە تەحەدەت دەڵێم لە سنووری قەزای سووران ئەمە کێشەمان نییە. یعنی ئەتوو تەماشاکە لە ڕێژەیەکی تقریبان ئێستا 18,000 تا 19,000 پێوەر لە سووران بەستیە. ئەمە لە هەر خولێک سولەی ئاو دابەشەکەین حالەتی 2 تا 3 تا 5 مەسەن خەلەلمان هەیە. خەلەکانژی زیاتر بوو دەستکاریکردنی پێوەر دەگەڕێتەوە. دیسان نەیقەتە بوو. ئەلۆ بەڵێ کاک تەحسین بەڕێستین فەرموو. خەلەلەکانژی بوو دەستکاریکردنی هاوڵاتیان دەگەی لە پێوەر و فێرنەبوونی هاوڵاتی لە جووری سیستەمەکە. لە سنووری مە ئەو کێشەیانین، ئەنی ئەم بە تەحەدەت دەڵێم هیچ هاوڵاتیەک پارەی زیادە یا مەسەڵەن خەلەلێک نەبووە و ئەمە غەدرێک لە هاوڵاتی کراوی لەبواتە. بەلعەکس ئێستا زۆربەی هاوڵاتیان و سەردانەمانەکەن لە پێشتر زۆر کەمتر پارەیەدان، چۆن لە کنمە ئەمە لە 30 ڕۆژ 15 ڕۆژ ئاو بۆ هاوڵاتیان دابینەکەن، چۆن ئاوەکە ڕۆژێک نەیەکە، یعنی لە مایە 48 کاتژمێر 1 ساعت ئاوە. لەبەندە ڕێژەی پێدانی ئاوەکەمان معلومە، دەتوانین بەراوردێک بکەین بینی پێوەر و واقعی بەکارهێنانی هاوڵاتی. یعنی ئەوە بوو ئەوەی کۆکاری ئەوەی نەهێنین هیچ گرفتێک وان دروست بیتن. بەڵێ کاتە جیاوازی نێوان پێوەری زیرەک و پێوەری میکانیکی چییە کاک تەحسین؟ پێوەری زیرەک داتاکانی بە سیوەی مەسەڵەن ئۆتۆماتیکی بۆ حکوومەت دێتن، وەکو ئەوەی ئێستا پێوەری کارەبا هەیە کۆنتترۆلی مەرکەزیە، ینی مەسەڵەن داتاکان بە شیوەیەکی ئۆنلاین ئەوان دەگوازێتەوە. پێوەری میکانیکی دەبی باجگەرێکیان عەدادێک بڕوات و ماڵان پێوەرەکەی بخوێنیتن مانگانە بۆ ئەوکو ڕێژەی بەکارهێنانەکەی هەژمار بکەیت. ئەم سیستەمەیمە وەکو پێوەری میکانیکیە، بەڵام خود سیستەمەکە سیستەمێکی زۆر باشە، زۆر گونجاوە،
لە ڕووی پسوولە لە ڕووی نرخەکان و پێم باش ئەوش بوتان بڵم ئەمە وەکو حکوومەت وەکو وەزارەتی شارانی و بەڕێوەبەرتی گشتی ئاوە و بەڕێوەبەرتی ئاوی سووران گرنگیەکی زۆرماندا بۆ ئەوەی و نرخێکی مناسب بۆ ئاودا بنین یعنی ئەوەی کو ئێستا ئەمە بۆ هاوڵاتیان کردیە نرخەکە زۆر گونجاوە ینی من نمونەیەک بۆت بینم بەپێی هەموو ئستاندارد جیهانی هەر هاوڵاتێکەکە 5 کەس بیلا ماڵی خۆ نابێت لە 30 مکعبکردەکە 30 تانکێ زالەتی زیاتر بکار بێتن ئەوە ئستاندارد جیهانیە نرخی 30 مکعب لەکنمە بەپێی ئەو نرخێک و ئەمەدانە 6250 دینارە یعنی ئەوە نرخێکی زۆر گونجاوە و کوتا نرخ و ئەمە لە هاوڵاتی وەرەگرین 45000 دیار یعنی ئەگەر هاوڵاتی نرخەکەی لە 45000 زیاتر بوو هات بەپێی پێوەر ئەمە هەر 45کەی وەرەگرین هەموو تش لە بەرژەوەندی هاوڵاتی مەسەلەن بڕیا لە سەدرا تەنها ئەوە دەبێتن خودی هاوڵاتی چەند یارمەتیدەری مە دەبێت چەند یارمەتیدەری حکوومەت دەبێت بۆ ئەوەی و بتوانین خزمەتێکی زیاتر بگەینە هاوڵاتی باشە کاک تەحسین دیارە هاوڵاتیان لە بەرامبەر بەکارهێنانی ئاوی نیشتیمانی هاوبەشەکانی بەکارهێنانی ئاوی نیشتیمانی لە بەرامبەر ئەو بڕئاوەی کە بەکارهێنن ماگانە پارەیان بۆ دێتەوانێ بەڵام بەشێک لە هاوڵاتیان پارەکەیان بۆ زۆر و تا ئێستش ئەو پارەیان نەداوەتە لایانی پەیوەندیدار و هەروەها وەزارەتی ئاو لە سۆران ئەمە تا چەندە کێشەی بۆ بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران دروست کردووە و دانی ئەم پارەی هاوڵاتیان تا چەندەوا دەکات جارێکی دیکە لە خزمەتی پرۆژەکان و سەرچاوی ئاودا بەکاربێتەوە زۆر گرنگان بابەتە چون ئەمە بەپێی قرارێک 70% داهاتی حکوومەت دەتوانین بەکاربێنین بۆ پرۆژەکان و نوێژانکردنەوەی شەبکات و حتا پرۆژەی نو من باید ئاماژە بە بکەم لەوەی کو دەڵم هاوڵاتی یارمەتی حکوومەت بدات گەڵێک بابەت دەگرێتەوە لە بابەتی زێدەڕۆیی نەکردنە لە بابەتی ئەوەی کو ئاو بە فێرۆ نەدەتن لە بابەتی ئەوەی کو بەپێی تعلیمات و یاساکانی حکوومەت بجوێت و بۆ و حکوومەتی زیاتر ئاکرد ئەمە بەپێی ئەخیر بەراوردی خۆمان تقریبا مانگانە لێرە خاوڵاتیمە 5% تا 6% پارەی ئاوادان ئەمە ئەوەی داانین مەسەرەن هەندێک لە ماوزوعی باردوخی داراییەک و الحەمدولە ئێستا چاک بووە موچە بە شێوەی مانگانە دێتن تقریبا ئەو کێشە نەمایە بابەتی دوام ئەوەی کو هاوڵاتی خودی هاوڵاتی زۆر لەگەر سیستەمەکە ئاشنا نییە زۆر زانیاری لەسەر نیە لەبەر ئەمە ئێستا هەموو زەختی خۆمان و هەموو قوتی خۆمان لەسەر ئەوە دانێک و هاوڵاتی لە بابەتەکەی تێبگەینین لە یاساکانی حکوومەت تێبگەینین بۆ ئەوەی و پێویستە بەرامبەر ئەو پێوەرە ئەو یاسانێک و پێویستە بەرامبەر ئەو هاوڵاتی جیبیجی بکەن بۆ ئەوەی توش هیچ گرفتێک نەبیتن لە بابەتی پارە یان زیاد پارە هاتن کنترۆلی ئاو زۆر ئاسان ئەگەر هاوڵاتی حەزی لێ هەبیتنی بەستنی تاوافەیەک یا شێرەیەکی ڕئیسی کە احتمالە بە 4-5,000 دینار بکریتن تأثیر لەوێ ئەکات مانگانە ئاوی مەسەلەن ئەگەر مانگانە 18,000-20,000 ئاو بوو پارە دێتن بگێتە 10,000 یان خوارتر لە 10,000 دینار باشە کاک تەحسین هۆشیاری هاوڵاتیان دەربارەی بەکارهێنانی ئاو بە فیرۆنەدانی ئاو لە سۆران لە چ ئاستێکدایە هاوڵاتیان تا چەندە بە پێی پێویست ئاو بەکارێنن لە بەرەوەی تووشی گرفتی کەم ئاوی نەبن ئەوەی باسم کرد ئەمە لە سۆران لە 48 ساعت 1 ساعت دەتوانانی ئاو بە هاوڵاتیان دابین بکەین ینی ئاوەکە محدودە ینی وەکو شارەکانی گەورەنین و ئاوێکی بەردامان هەبی دیانەی لە حەز زیاتر لەبەندێ ئەو ئاوەیەک و ئەدەین دێت بڕێکی دیاری کراوە بەڵام مەسەن لە چەنگەڕێکمان هەیە هاوڵاتی مەسەن احتمالە ئاوێکی زیاتری بەکاردێنیتن یان مەسەلەن ئەگەر لە ڕێحەدی خۆ زیاتر ئاو بێتن بە فێڕۆی بدەتن بۆیک و جیرانی وی سوودان ئاوەکەی نەگریتن ئەوەی و ئێستا لە سۆران هەیە هاوڵاتیتمە حقیقت بە دەردەنگیمە هاتن ئەمە تەنسیقما لەگەڵ مختارەکان هەیە لەگەڵ وەزارەتی ئاوقافیان بەرەوەرەتی ئاوقافی سۆران هەیە لە بابەتی ڕۆشنایی و حتی لە ڕێگای چەند خۆلێک ئەمە لەو ماوەیە لەگەڵ منەزەمەیەکی بناوی وادە پرۆژەیەکمان هەبوو لە چەنگەڕێکێک لە زمنی پرۆژەکەی هوشیارکردنەوەی هاوڵاتیانمانجا بوو کوتوانیمان لەگەڵ چەند قوتابخانەیەک و چەند ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی ئەو تەنسیقەمان هەبیتن و زیاتر ئیشتە بکەین بەڵام ئەوە کەمە پێویستی بە هاوکاری حتی ڕایگاندن وەکو تەلەڤیزیۆن حتی ئێوە مەسەلە هەیە یارمەتیان بدەن لەم بابەتە هوشیاری هاوڵاتی زیاتر ببیتن یاساکانی حکوومەت بە خەڵک لێ تێبگەیت و بۆیان دیار بێت و بە چ شێوازێک دەبی ڕفتار بکەن ئەمن یەک بابەتی دیشی کو زۆر گرنگە ئێرە بەحس بکەم یاسای ئەو ئەمە پاش تقریبا چەندی ساڵ بەدواداچوون و دراسات و ئەوانە توانیمان یاسایەک دروستکەن بناوی یاسای پاراستنی سامانی ئەو ئەو یاسا لە پارلەمانی کوردستان الحەمدولله دەنگ لەسەر درا و لە جەریدەی واقعی کوردستان بەلاو کراوە ئێستا کەوتیە بواری جێبەجێکردندا یاسایەکی زۆر گرنگانی دەتوانین بڵین ئەو ئێستا بووە خاوەن یاسا
ئەمە دەتوانین ئەو سەرچاوانەیەک و هەیتمان ئەوانەیەک و پێشان زێدەڕوویان لەسەر دەکرد ئەوانەیەک و ئاویان بە فێر و ئەدا ئەوانەیەک و تەجاوزیان مەسەلەن زێدەڕوویان دەکرد لە شەبکاتی ئاو بەپێن ئەو یاسا سزا بدەین و ئەوە زۆر گرنگ بەوە ئاستەنگێک و بەردەم ئیشیمە وەکو تانسیقکردن لەگەڵ گەل ئەو کەسانەیەک و زێدەڕووی ئەەکەن ئەوانەیەک و تەجاوزەکەن لەسەر ملکی حکوومەت ئێستا الحەمدولە ئەو یاسا کەوتیە بۆ وەرە جیبەجیکردندا و چاوەڕێنێک و هاوڵاتیژی یارمەتی دەربیتن پێم خۆشە لە ڕێ ئێوەژی ئەو وەکو ڕاگەاندنەگەنی هاوڵەتەن ئاگادارکەم لەمە دووە هەر هاوڵاتیەک ئەگەر هاوبەشیەکە ئاو هەبیتن و تومار نەکرابیت لە بەرەبەرەتی ئاوی سووران یان ئەو کۆمپانیەک و ئێستا پارێ ئاو کو دەکەتەوە وەکو تەجاوز هەژمار دەگریت و بەپێی ئەو یاسا غەراماتێک و سزایەکی زۆر بۆ دێتن بۆیەک و تووشی ئەو سزانات پێمان باشە بە زووترین کات سەردانما بکەتن ناوی خۆ تومارکەتن و هاوبەشەکەی تومارکەتن بۆیەک و دوور بیتن لەم سزایە. بەڵێ زۆر سپاس تەحسین سەعدوڵڵا بەڕێوەبەری گشتی ئاوی سۆران کە لەگەڵمان ئامادە بوویت دەربارەی کێشە و گیر و گرفتەکانی ئاو لە سۆران. بەڵێ لەگەڵ بینەرانمان بەردەوام دەبین. بەڵێ میرەبان.